سڵاوتان لەبێت چاوەڕوان مححمودم لە شار پرێسەوە هەواڵ و زانیاریەکانتان پێشکەش دەکەم. سەرەتاش ناونیشانەکان. وادەی جەنگدان بە حکوومەتەکەی سۆدانی ئاشکرا کرا. نرخی فرۆشتنی نەوت بە هاوڵاتیان دیاریکرا و پەرلەمانتارێکیش دەڵێت حکوومەت بازرگانی بە هاوڵاتیانەوە دەکات. یاسای سەربازی زۆرم لێ پەسەند دەکرێت. دادگای سزا قورسەکانی ئامەد سزایەکی قورس بەسەر ژنا پەرلەمانتارێکی کورددا دەسەپێنێت. بە گوێرەی ئەو زانیارانی لە باکووری کوردستانەوە بەشار پرێز درراوە، دادگای سزا قورسەکانی ئامەد سزای 11 ساڵ و 7 مانگ و 15 ڕۆژی بەسەر پەرلەمانتاری پێشووی هەتەپا لەیلا گۆڤەندا سەپاندووە. ئەم سزایە بۆ ئەوە دەگەڕێتەوە دادگاکە تۆمەتی ئەوەی خستۆتە پاڵ گۆڤەن کە بەشداری کردووە لە چالاکی پروپاگەندە بۆ پارتی کرێکارانی کوردستان پەکەکە. لەیلا گۆڤەن ئێستا لە زیندانی ئەلازغ بۆ سزا قورسەکان لە زینداندایە و هەموو ئەو سزایانەشکا بەسەری داسەپێنراوە لە چوارچێوەی چەند دۆسیەیەکی تاواندا حسابی بۆ کراوە کە لە نێوان ساڵانی 2015 بۆ 2019 لەلایەن داواکاری گشتی دەوڵەتی تورکیا ئاڕاستەی دادگای ناوبراو کرابوون. لەیلا گۆڤەن پەرلەمانتاری هەدەپا بەهۆی ڕەخنەگرتنی لە هێرشی تورکیا بۆ سەر ئەفرین لە مانگی شوباتی ساڵی 2020دا لەلایەن هێزە ئەمنیەکانی تورکیاوە دەستگیر کراوە و ڕۆژی 8 تشرینی دووەمی ساڵی 2020 دەستی بە مانگرتن کردووە. لە 25 کانونی دووەمدا ئازاد کراوە، بەڵام بەهۆی مانگرتنەکەیەوە باری تەندروستی جێگیر نییە. هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت وادەی کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ دەنگدان بە کابینەکەی سۆدانی ئاشکرا دەکات و ڕاشی دەگەێنێت تەواوی لایەنەکانی هاوپەیمانیەتەکە ئامادەی کۆبوونەوەکە دەبن. بە گوێرەی ڕاگەیاندراوێکی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت دوێنێ دووشەممە کۆبوونەوە و تێیدا بڕیار دراوە شەممەی داهاتوو دانیشتنی پەرلەمانی عێراق بۆ دەنگدان لەسەر کابینە وزاریەکەی محەممەد شیع سوودانی ئەنجام بدرێت. هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت ئاشکرای کردووە کۆبوونەوەکەی دوێنێ لە نووسینگەی محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق ئەنجام دراوە و تایبەت بووە با تاوتوێکردنی پێکێنانی حکوومەتی نوێ. جەختیش کراوەتەوە لایەنەکانی هاوپەیمانیەتەکە ئامادەیان نیشانداوە بۆ ئەنجامدانی دانیشتنی پەرلەمانی عێراق لە شەممەی داهاتوو بۆ جەنگدان لەسەر حکوومەتی نوێ. بڕیارە ڕۆژی پێنجشەممە دەست بە دابەشکردنی نەوتی سپی بکرێت لە هەرێمی کوردستان. سەرەتا لە ناوچە شاخاویەکان دەست پێ دەکات و وەزیری سامانە سروشتیەکانیش دەڵێت حکوومەت لە 165 پشتیوانی نرخی نەوت دەکات و 1 بەرمیل با 284,000 دینار لەسەرمانە. دکتۆر کەمال محەممەد وەزیری سامانە سروشتیەکانی هەرێم ڕایگەیاند هەر بەرمیلێک نەوت کە حکوومەت بۆ هاوڵاتیان دابینی دەکات تێچووەکەی 284,000 و لە 135 هاوڵاتیان پارەکەی دەدات و لە 165 حکوومەت. بۆیە لەو بڕەپارەیە 100,000 دینار لە هاوڵاتی وەردەگیرێت. ئەمەش لە کاتێکدایە لە هەولێر باسە و 2500 دینار و لە سلێمانیش باسە و 3500 دینار و 200 لیتر نەوت بە هاوڵاتیان دەدرێت. لەو بارەیەوە کاروان گەزنەی ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند حکوومەت بۆ دابەشکردنی نەوتی سپی نە ئەجێندای هەیە و نەپلان و نەبۆی گرنگە لەسەر هاوڵاتیان چەند دەکەوێت. ئەوەی ئێستا دەکرێت تەنها کڕینی نەوت و فرۆشتنیەتی بە هاوڵاتیان و لە کۆتاییشدا دەوڵەمەندبوونی چەند بازرگانێکی دیکەیە. ئەگەرنا بە چ لۆژیکێک بەرمیلێک باسە و 2000 دەدەی بە هاوڵاتی و ناوی دەنەیت هاوکاریکردن. یاسایەک بۆ دەستپێکردنەوەی سەربازی زۆرم لێ لە عێراق ئامادە دەکرێت و لەم خولەی ئەنجومەنی نوێنەراندا جەنگی لەسەر دەدرێت. و ئەتقەدۆ ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند یاسای سەربازی زۆرم لێ لە ئەولەویەتی کارەکانی لیژنەی ئاسایش و بەرگریە و دوای خوێندنەوە لە لیژنەکەیان ئاراستەی لیژنەی یاسایی دەکەن و پاشان بەرزی دەکەنەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران. ئەو ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری ڕاشیگەیاند لەم خولەی ئەنجومەنی نوێنەران دەنگدانی کۆتایی دەدەن لەسەر یاسای سەربازی زۆرم لێ. پێشتری ژووتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق ڕایگەیاند عێراق پێویستی بە یاسای سەربازی زۆرم لێ هەیە کە لە دوای ساڵی 2003 لە عێراقدا نەماوە. هەواڵ و زانیاریەکانم پێشکەش کردن هەر شاد بن.